ئاوتکە. ئێمە وەکو لیوای 12 پیادا کە ماوەی زیاتر لە 67 ڕۆژە موچەمان وەرنەگرتووە. هیچ کەم و کوڕیەکمان نەبووە لە ڕاستپاردنی ئەرک و پیرۆزی پێشمەرگە و بەجێگەیاندنی ئەرکی سەرشانمان. وێڕای ئەوەش بڕیار دراوە کە دوای ئەو هەموو ماوە زۆرە تەنها یەک موچەمان بۆ دێت جیاواز لە هەموو لیواکانی پێشمەرگە. ئێمە تێناگەین سزادان و ڕاگررتنی موچەکانمان لە پای چییە؟ خۆمان دەزانن حەقی خۆمانە. ئەوە مافەدارایەکانمان پێ بدرێت بە زووترین کات. لیوای 12 پیادا کە زیاتر لە 2000 پێشمەرگەی بەجەرگ و نەبەردن لە ڕابردوو لە ڕووبەڕووبوونەوەی دوژمن ئەوەیان سەلماندووە. ئەگەر بزانین حەقی خۆمان بەو شێوازە نادرێتێ مەجبورن شێوازی تر پەیڕەو بکەین چونکە 100% حەقی ڕەوای خۆمانە. هیوادارین چۆن ئێمە خزمەت بە نیشتیمانەکەین ئەوانەی نیشتیمان بەڕێوە بن پاداشتی ئێمەمانان بدەنەوە چونکە ناحەقیەکی گەورەیە و دەرحەق بە لیوای 12 کە پڕیەتی لە پێشمەرگەی دڵسۆز و خاک وڵات پشتگیری لە لیوای 12 دەکەین. فەوجی سێ دەکەین کە دوێنێش لە بەدەڕەش دەنگمان دەخەینە پاڵدەنجی ئەوان. ئێمە ڕاناوەستین یەکشەمەش لە وەزارەت هەموو پێشمەرگەکانی لیوای 12 ئامادە بن بۆ خۆپیشاندان تاکو مافەدارەیەکانمان جێبەجێ دەکرێت. ئێمە وڵات پارێزین! ئێمە وڵات پارێزین! بە قەچیاکان بەهێزین! بە قەچیاکان بەهێزین! ئەی بۆچی لە ڕووی موچە؟ ئەی بۆچی لە ڕووی موچە؟ ئێمە دوورە پەرێزین! ئێمە دوورە پەرێزین! لە ماف مەکەن بێئەمەل! لە ماف مەکەن بێئەمەل! ئێمەین و دڵسۆزی گەل! ئێمەین و دڵسۆزی گەل! وا مەزانن کۆیلین! وا مەزانن کۆیلین! دڵسۆز